مەحوی دەڵێت ئەرێ دڵ بێ شەرابی لەعلی گوڵ ڕەنگت لە گوڵ چێ بکە کە جیلوەی گوڵ لە گوڵشەن نەبێ بولبول لە چڵ چێ بکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانانە نەچێتە سەر تەریقەی حەزرەتی پەروانە دڵ چێ بکە باهم گەڕەقیبانت بسووتێن ئەی گوڵی ڕەعنا مەڕەنجە توخدا شعلە لە ئاقاری چقەڵ چێ بکە هەتا ماوە دەبێ ئەشکی نەدامەت داوڕێنێ چاو ئەڕەقڕێتن نەبێ شەخسی لە کاری خۆخەجەڵ چێ بکە. سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ ئەم جارەی بەرنامەکەمان لە دەشتی بیتوێنین لە سەرچاوەی ڕەنجین لەگەڵماندا. بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچم بۆ لای ئەو جووتیارانە وا بزانم سەرقاڵی چاندنی برینجن لەگەڵماندا. کاکە سڵاو لێبێ. سڵاو بەخێر بن. ئەحواڵت چۆنە؟ چاوم بەخێر بن یاخوا سەرچاوانە. تەندروستی چۆنە؟ یاخوا بەخێر بن سەر و سەرچاو. بەخێر بن یاخوا سەرچاو. پێم بڵێ لە کێوە سەرقاڵی کارکردنن؟ بە بەیانیان تقریبا ساعات 5:30 بۆ 6 لە ماڵەوە خۆمان بەڵێ خۆمان ئامادە دەکەین و کەلوپەلەکانمان ئامادە دەکەین و دین بۆ کارکردن. زۆر باشە. پێم بڵێ ئەوە چییە؟ ئەوە برنجی سەدری پێ دەڵێن. سەدری. بەڵێ. ئەوە شەتڵەکەی وایە؟ بەڵێ شتڵی برنجی سەدریە. بەدنکیش دەسێندرێ بەڵام بەدنێک نەجاعەتی باشتر نابێ وەکوێستاەوەی کە بەشتڵە. باشە. بینەرانی بەڕێز خۆشەویست ئەوە شتڵی برنجی سەدری. برنجی سەدری. دەمەوێت شتێک لێرە باس بکەم. زۆر خەڵکێ دەڵێ برنج هەندێک کەس شێ دەڵێ برنج لە ڕاستیدا برنج فارسیە بەڵام برنج کوردیە ئەوە بۆی هەروەکو ڕوونکردنەوە زۆر چاکە. ئەم شتڵە چەندی پێدەچێتە ئامادە دەبێ؟ ئەو شتڵە دانی بەپێی ئەوەی کە چاندنەکەی تقریبن لە مانجی لە 24ەوە دەست پێ دەکەن 24ەوە دەست پێ دەکەین بۆ چاندنی و شتڵەکان بە تۆ دەیچێنین هەتاوەکو وای لێ دێت شتڵەکان سەروی ینی بستێک لێ دێت و باش ئەوە شوێن تا شوێن فەرقی هەیە بۆ نمونە بۆ نمونەگە لە کوێستانەکان بێ یان لە گەرمیان بێ بەس گرنگەوەی ئاوەکەی هەبێت یا مەسەلەی شێداری گەرمی ئاوەکەی پلەی گەرمی بۆ هەموو کارێکی جوتیاری کاریگەری خۆی هەیە بەڵێ ئەوە لە شوێنێکدا دەکرێت کا یەکەم ئاوی زۆر بێت دووەمیشیان ئاوەکە بۆ شێوازەی بێکە ینی گەرم بێ هەتاوەکو ئاوەکی گەرمتر بێ بەڵام پلێشی وانی نۆکو پلەی کوڵاندن بە پلێشی وا کە گەشەی تێدا بکە بەڵێ. باش ئێوە چەند ساڵە سەرقاڵی چاندنی برینجن؟ وەڵی ئەمن وەکو خۆم پێشتر بابم کردوویەتی بەڵامەوە یەکەمین ساڵمە وەکو خۆم دەیکەم بەڵام پێشترەوە کە لە تەمەنی 12 ساڵی 13 ساڵی ئەوە ماڵەوە کردویانە و لەگەڵیان چوومە بەڵام ئیشم نەکردووە ئەو کاتە. لەشتا ساغبێ چەند زۆری هەیە ئەو برنجە؟ ئەوە برنجی سەدری و برنجی خڕ ئەوەی کە لێرە دنێک درێژ و دنێک خڕ. برنجی سەدری بۆندارە و دنچی درێژە برنجی خڕەکەش ئەوە بۆنی نییە ڕەواجی وەکو ئەوەی نییە وەکو سەدرەکەی نییە. بەڵام باش لەوەرە یەک دوو شتڵ بچێنی لێرە فەرم بوو بابزانین بۆی هەر شێوازی چاندنەکەشی تەوا زانی شێوازی چاندنەکەی چاندنەکەی بۆ جۆرەیە ینی شوێنی چە و شوێنی قوڵ و قوڵ و شوێنی تەنگشی هەیە ئەو شوێنانێکە قوڵە دەبێ برنجەکەی بەرزتر بێ لەبەرەوەی ئەو
توزوی پێ دەڵێن یان نێرکەی پێ دەڵێن شتێکی پێ دەڵێن دەبێت ئەو لە دەرێ بێ لە دەرێ بێ بۆ ئێستاەوەی کە دەیچێنینەوە گەڵاکەی هەموو ئیشک دەکا هەرمووی گەڵاکەی سەر دەبێت پیزە سیز دەبێت دواتر گەڵاچکە دەردەکاتەوە ئەو جاگەشەی دەکات و پنج دەکات شێوازی چاندەکەشی زۆر ئاسانە بۆ شێوازەی گرنگەوەیە بکەوێتە ئاوە یعنی شێوازی چاندنی کاریگەری هەیە لەسەرەوەی ئەو باش گەشەی بکە چاندەکە ئەوەیە کە ینی هەڵەقەندرێتەوە هەڵەقەندرێتەوە لە دویمە و ڕێگەکەی زۆر لە دەرێ نەبێت زیاتر ڕێگەکە بچێتە ناوخڕەوە زۆر باشە ببینین بۆ شێوازە ئەواهی دەستێکی پێدا دێنی شتێکی وانییە کە بڵێ هیچکە بە هەموو کەسێک دەکرێت ئەوە بەردەوامیش دەبێت ئاوی لەسەر بێ وایە بەردەوام ئاوی دەبێت لەسەر بێ بەڵام هەندێک جار ینی قەوزەی دەکات کە ڕووی دەکە ناوەکەی دەبێت ئاوەکەی لێ بگریەوە پێی دەگوترێ یشکە یشکەی دەدەینە کاتی چمیا لێدانێ و هەندێک جار یشکەی دەدەینە تاوەکو چمیاکەی لێ دەدەین و یان ئەوە تا کاتی دەرمانی بژاری لێ دەین دەبێت یشکەی بدەینە زۆر چاکە دەوەرە ئێرە براگەوەرە وەرە با پرسیارشکە لێ بکەم زانی لەگەڵ ئەوەیان بینت چۆلە بەڵێ وەرە بێگومان برینج خواردنێکی سەرەکیە و خۆشیشە بە تاکید بەڵام زیاد خواردنی بێگومان کاریگەری بۆ بەڵێ خراپە لەبەرەوەی مەسەلەی لە زیادکردنی کێش و مەسەلەی شەکر و ئەو بابەتانە زۆر کاریگەریە تۆ بۆ خۆت حەزت لە کام جۆری برینجەیە کە ئاوا بۆن من لەگەڵ کەڵە بابە خۆماڵەکەی بای وەڵای برنجی زیاتر سەدریەکە لەبەرەوەی بۆی نوتامێکی خۆشی هەیە زیاتر بەتایبەتی لەگەڵ هەموو گۆشتێکیدا دەخورێت و گەربێت و هەنی وەکو خۆت گوتی کەڵە بابی خۆماڵی بێ بۆ خۆمان بیخۆین خۆشترە یان لەگەڵ قاس خواردنەکە بەتامتر و خۆشتر دەبێت گۆشتاوەکەی زۆر خۆش خۆش دەبێت خی گەورە بە نسیبمان کات نسیبی هەموو ئەو کەسانی دەکات کە حەزیان لێ وڵاوە تەمەنا هیچ کەسێک نازانێت ئێسامەوە چاندومانە نازانی کە سپێنێ لی دەخۆینیان الله ئەعلەم زۆر چاکە باشە ئامادەکردنەکەی هەرچەندە ئەوە کاری کابانە بەڕێزەکانە کابانە بەڕێزەکان هەرچەندەوە کاری کابانە بەڕێزەکانە بەڵام ئەگەر بەدارانیش بێفا وڵی بەداران تامێکی جیاوازتری هەیە ئەمە بەتابەتی ئەوانەی کە ینی جوتیارن و ئەوانەی کە ئیشی دەشتیان کردوانەی بەتابەتی لەوانەی لادەیەکان هەمیشە ینی خواردنی دارانیان پێ خۆشترە لە ئەوەی باشە ئەوە بەرهەمەکەی مشتری تایبەتیتانەیە یان هەردەیبەنە بازار ئاسایی دەیفرۆشن وڵی ئەوەش بە ساڵ دەکەوێت ساڵی وا هەیە کە ینی مشتری دێت ڕاستەخۆ بە چەڵتوک دەیگرێت هەشە و دەیبی بین بۆ ئاش و لە ئاشیکەین و برنجەکەی ئامادەکەین ئەو جا دەیکڕن ئەوەی کە ئێستا ئێوە دەیکەن هەم بۆندارەکەیە هەم بێبوونەکەیە ئەویان چییە؟ ئەوان بەبوونەکەی ئەوە بەبوونەکەی سەدرێ بەبوونەکەی سەدرێ بەبوونەکەی لەبەرەوەی لە ڕووی نرخەوە نرخی زیاترە چیلۆی چەند دەکەوێت ئەوە ینی ئەوەش هەر بۆ خۆت دەزانی کاریگەری ئابووری و دارایی کە لە هەموو وڵاتێکدا ڕووی دەدات و بە پێ ساڵ و ئەوە کاریگەری لەسەر نرخەکانی هەموو بەرهەمەکاندا دروست دەکات و پار بە ئامادەکراوی ینی برنجی ئامادەکرا سپیکرا و کیلۆ بە 5,000 بوو بەڵێ وەریان جەرێگێم هەڵ بدەڕن دەبا گیانم ڕزگار بێ سایار و ژێرێ ڕاخەری من هەرێ قوڕ و بەرێ دوودار بێ درد دلا من ڕژێ ئەسمەر بۆ دمرێت و مناسکات و لێبەر جایە لەسەری باڵای بەرزی تۆ لە دنیا بۆم دەریبادە هەرێ دەریبادە کاکە باشی ئەحواڵت چۆنە؟ باش سەلامەتی جاران پێم وایە ئەم
کارکردنەوانە بووایە ئەو کارکردنە جاران وانە گوزاران دەبوو 6 نەفەر خرکەوە بە سیلکە بین دەعربانێکی بچی کۆی کەوێ لە شوێنی خڕێکی بکێ کۆمەڵ ئەو جا کاکتێکی بینی ئەرکومادبوونی قورست و زۆر قورستە بوو دەبوو کۆمەڵ خەرکەش پێوە خەریک بی هەتا دەتکی دەکاو دووبا دەعربانێک لە ماڵێ دەهۆڵت کردباوە ئێستا وان نیە ئێستا ئەلان کابرا لە شوێستانی ساحب مەڕ بۆ خۆی تەلەفۆنی دەکات دەڵێ کاکە دەستگاکان بۆ بێنە بێ ئەوەی بۆ خۆی ئاگای لە هیچ بێت زۆر باشە کەواتە جاران خەرمانکوت دەهات کاکوت دەهات تەبەن بۆ جیاکردنەوەی گەنم و جۆیەکەی و ئیدی کاکوتیش بۆ مەسەلەی کاکی بەڵام ئەو دەستگایە ئێستا ڕۆڵی هەمووی دەبینێ ئێستا ڕۆڵی هەمووش دەبینێت دەستگایە ئەکسە دێتە پەرێزێ لێ دەکات دەعربانی دەکات و بۆی دەبینەوە ماڵێ بە ئاسانی کابرا نەپیس دەبێت نەخۆ بە تۆز دەکات و باشە با پێ بڵم وەرە بە وەرێرە ئەوە یەکەم جار کۆی دەکاتەوە ڕای دەچێشەوە چێشی بۆ ژوورێ بۆ ژوورێ لە ژوورێ دەیکاتەکە دەیکاتەکە لەوێش کۆی دەکاتەوە لێ دەکاتەکە لێش پانکە هەیە بەڕێ دەکات بۆ ناو عەرەبانەی پانکەیە دووبارەوە پانکەیە دووبارە بات دیارە پانکەکە لەوێ پانکە لە دوایە ئەوەیان لە دوایە ئەویان جەنجەڕەکەیتی زەنجەڕا مەبەستم ئەوە دەیکاتەکە لێرکانە ئەوە جەنجەڕە دەبێت ئەوێکە دەیکاتەکە ئەلێرەش ئەوەشان پانکەکەیتی ئەوەشیان ئەوە پانکەکەیتی ئەلێک ئێکسە بەڕێ دەکات بۆ ناو عەرەبان بەلەکەیدا ینی بۆی ئەو پانکی و بەڕی دەکات بۆ سەر بۆی ئەو پانکی بەڕێ دەکات بۆ سەر لێوێش دەبێتە کاو دەستە عەرەبانەی دەستە عەرەبانەی باش با پێ بڵم زانیاری تێ لەسەرەوەی ئایا کە وەکو نرخ چەند دەکات ئەو ساڵ ئەو سا زۆر هەرزانەکە بڵێ ساڵان بەس ئەو قەسەڵەکە دەمانکردی بە 150 دەمانکردی دەستگا پڕ دەکەێت بەس قەسەڵەکە ئێستا ئەو ساڵ بە 10,000 قەسەڵەکەی دەکردین دەستگا هەیوە ئاسیدا دەبێنەوە ماڵە بۆ کابرا 75 ئازادەوەستی پاریش بە 280 شتی وا بن 280,000 بابەتانە باشەوە کارەکەی چێت جیاوازی ئەو ساڵە خوا بە زیادی بارانش زۆر باری لە هەموو شوێنش باران باریوە و هات بوو قەسەڵ زۆرە دە ئینشاءڵڵا لە خوای بە زیاد هەمیشە باران زۆر دەبێت سپاس بەخوای گەورە زۆر چاکەمە با زیاتر لە کارت نەگرین زۆر خۆشحاڵ بووین بەڕێز وەرێیان دەرێگەم هەڵ بجێڕن زانن چی مێلا دڵدایە هایا مووی خام و حەزیراتە منێ لە دووری لەیلایە دردلا من ڕژێ ئەسیمەر بۆ دێمەرێت و مناسکە دوولێبەر جایە لەسەر باڵای بەرزی تۆ لە دنیا بۆم دەربادەر ئەرێ دەربادایە بینەرانی بەڕێز و خۆشەویست لە سەرچاوە و لە دەشتی بیتوێن کشتتوکاڵێکی زۆری لێ دەکرێت بێگومان گوڵە بە ڕۆژە برنج و هەروە کونجی واروە بەگشتی دەشتەکە گەنمی زۆر لێکراوە واروە بێستان هەیە بۆ زیاتر قسەکردن لەسەر گوڵە بە ڕۆژە لەگەڵ بەڕێزێک گفتوگۆ دەکەین لەگەڵماندا بن مام شێرزاد دەوەرە بە قوربان وەرە ئەحواڵت چۆنە تەندروستی چۆنە وەزعت کوا سەری هەواران و بری گەواران ئەمە لە دووت وەگەڕام دەوەرە کوا هاتێ منتیقەی باشە ئەتۆ پێم بڵێت چتەکەی ئەلێرە ئیش و کارت چییە وەڵڵی ئیش و کارم ئەوەیە ئەو ڕۆ گوتم بەیادی زاران بازەوەشی بگۆڕم و مل بەو دەشتەی وێنم بێم تەماشا بەیادی زاران هەموو جارێداتی بۆ دەشتێ داتین بۆ گرە بە ڕۆژە ئاودان و گرە بە ڕۆژە شتیوە نەکرد و شینایی نەکرد و ئێستا نەعمل فەلاح نیم فاین لێ حەلاگە و ئەوانە بەڕاتە وەرە پێم بڵێ مام شێرزاد گوڵە بە ڕۆژە جۆری هەیە بەخوایجا ئەمن لەوانەیە ئەو زانیاریە تەواوم لەسەر نەبی بەس زیاتر لە مەتیقەی مەگرۆ بە ڕۆژە ئەکرێ بە زۆری گوڕە بە ڕۆژەی باش جۆری هێزە ڕەشە هەیە بۆری هەیە ئیدی ناوەکانیان نازانم لە هەرێکە و لە دەوڵەتەچی یعنی تۆکەیان دێ بەس بە زۆری گوڕە بە ڕۆژە لە ئەوەی بەناوبانگ بی گرجان و قەرەنیاغا و کانیمارانە سەرچاوی ئاویەکەی ئەو گوڕە بە ڕۆژانە و دەشتی بیتوێن بەگشتی و سەرچاوە بە تایبەتی سەرچاوی ئاوەکەی هەموو سەدەی سەرچاوی ئەو سەدەی سەرچاوی کە دروستکرا بەڕاستی دەور و پشتەکانی زیرانەکانی هەموو ئیسیفادەیان لێکردیا فەلاحەتی لەبەرەکەن گوڕە بە ڕۆژەی لەبەرەکەن قونجی لەبەرەکەن یعنی هەنووە زراعات لەبەر ئەو
سەر سەد دەیەکرێ با باسیەوەت کرد بە دڵنیایەوە لە گرجان لەگەڵ کانیماران و ئانە پوکە ئەوانە گوڵە بە ڕۆژێ زۆر لێ دەکرێت ئەوە ڕوون و ئاشکرایە بەڵام لێرە تا چەند بەرهەمی گوڵە بە ڕۆژە دەکرێت گرنگی پێدراوە بەخوا وەکو ساڵانی پێشوو نییە بڕێ وەکو ساڵانی پێشوو وەڵی زروف گۆڕاوە و ئیدی خەڵکەکە وەزعی باش بوو لە ڕووی مادیە وەزعی باشتر بووە یعنی وەکو جاران نەماوە برێ هەموو بژێوی ژیانیان لەسەر فەلاحەتی بی ئەوانەی فەلاحەتی شەکەن و فەلاحەتەکەش ئاسان بووە یعنی ئەزیزە زۆر بووە یعنی گۆڕانکاری زۆر دروست بووە وەکو جاران نەماوە زۆر چاک مام شێرزاد گوڵە بە ڕۆژە لە کێوە دەچێندرێت و سەندی پێدەچێ بەخوای گوڕە بە ڕۆژان لەوانەیە زانیاریشی تەواو نەبی لە کەنجینەوە ئەچێندرێ بەس دوای گەنم دروینێ عردەکە ئەسووتین درێ ئەجاگە کاکەت خەرکردەوە خردکردەوە دەنا ئەسووتین درێ کە سووتیندرا ڕووسەیەکەن کە ڕووسیان کرد خەتی دەدەن ئەگەر ئیشک بۆ خەتی دەدەن و ئەجایی وهەیە کاتە گوڕە بە ڕۆژەی وهەیە ئەی کاتە قونجی ئەو ڕووسەی ڕوونکە و بۆ بینەرانی بەڕێز لەوەیە هەندێک کەس نەزانێ ڕووسە چییە ئاخە ڕووسە گەنمەکە درووە قەسەڵەکەیان لە ناولا برد عازر یەکەن و بیان بۆ قونجی یان بۆ گوڕە بە ڕۆژە یان ئەگەر شتەچکەی لێ بکەی ئامادە دەکرێت بۆ هەندێک چۆنە ئاوی لێ ئەنەی کە ئاوت لێنا ئەوە شەوا و لەسەری دێریەوە ئەوە ئاوی لێ ئەنەی هەتا عەرزەکە هەمووی تەڕەبی کە هەمووی تەڕ بوو ئەو جا دوایە تۆزێک نێمی دینیتەوە کە بینە و ئیشک بووە بۆ چێڵانێ خۆشترە بۆ خەدانی خۆشترە ورتری شەبی و ساتردا ئەمەزرێ و یعنی ئامادە ئەکری بۆ زۆر شینایی ئەو کوتینەوەی گوڵە بە ڕۆژەکان چۆنە ئێستا وەکو دارەکەیە بەخوای هەندە زانی چیە ئەویش گۆڕانکاری بەسەردا هاتیە دەستگا هاتیە سەرکە گوڕە بە ڕۆژەی داوێ ناوە بەو لای سەرێک بەلایکی دافرادە و دنجێتە لایکی بەسیە بەدەستی دایکوتی جوانترە برینداریشی ناکە دنکەکەی بێگومان ئەوەی کە گوڵە بە ڕۆژەی کرد بێ دەزانێ جاران دارێکە بوایە ئێستا ژەرێ لەوانەیە لە زۆربەی وەنیا لێ دەدات جوانتر داهاتە خوارێ جوانتر داات خوارێ ئەو دەستگای لەوەیە جوان برینداری بکەوایە زۆر چاکە دە باشە ئەدی باشە لێرە بێزگە لە گوڵە بە ڕۆژەی هیچ دیکە لە ناو ناکرێ لەناو ئێرە هیچی دیکە لێ ناکرێت بەسیوە هەیە بێستانی دونی کە بێستانەشیش بەناوەرەکە و یانیوە هەیە تەرۆزیەکە و خیاریەکە و ئەو شتانە هەموو لێ ئەکرێت خۆی سەر و چاوە یعنی سەرچاوی ئاو سەرچاوی ئاو هەموو لەو ئاوی سەر و چاوی دەبینێ هەمووی بە دەور و پشتەکەشیەوە بە قەرەنیاغا گرجان کانیماران پووکە زنگزنگان یعنی منتیق ئێرە زۆربێت تا ئەڕواتەوە دم بەحرێ لێرە گردی خوادا دەور و پشتی بەری بۆڵیان هەتا ئاگاتە لای کفرە دۆڵی بەنا ئاو بەناو کفرە دۆڵیدا ئەڕوا مامە شێرزاد باشکە لێ پرسم ئەتۆ ئیشی کاکوت و خەرمانکوت و ئەوانت کاتی خۆی کردووە بۆ منە 15 ساڵ 20 ساڵ پێش ئێستا تا چەند ئەرکی ناخۆشە بەو گەرمایی نانە بە تەشید ئەرێ وەڵا هەندم کردووە گوڕە بە ڕۆژەم کردینە لە یعنی کاکەشما کردیە و بە درمغ و ئەوانە خڕمان کردیتەوە دوایە کاکوت هاتێ لێ کردی ئەرێ وەڵا کردومە بەیانی زوو دەبووە هات باینە ئەوجا سەحەری ئەوجا نابووە کە زەباشی هات بە بای هات بایە بە کەلێک نەدات دەی برد داعاڕەبانە نەکردو یدی چیخن لە دەورە ئەدان و ئەم بردنەوە ماڵ ئەزیەت و کوێرە وەری گەلێک زۆر بوو بەدڵنیایەوە ئەی شتێشکە نۆشما کردیا ئەویان نۆک تا چەند خۆشە و تاچەند خۆش نییە وەڵی هەر خواردنیشی خۆش نیە و ڕنینەوەشی خۆش بێگومان بینەرە نۆک خواردنێکی خۆشە بە سوودیشە بەڵام ڕینەوەکەی تامەکەشی نامینێ هەڵگرتنەوەکەی زۆ قورسە زۆر ئیشی لەبەر ناڕوە ئیش خۆی شتەکانی دیکە بە دەستگا ئەیدروی یان گوڕە بە ڕۆژەیە خەتی چاترێ بڕی بەس نۆک ئەگەر ئیشکەبی ئەوە بەدەستی بە ئەوەندە پارچە پێدا ئەڕۆی هەتا ئەو خەلاسە بێت نۆکە و دەستگا پەیدانە بە بۆ نۆکی لێرە بە قورعان ئەو خۆی دەڵێن دەستگاش پەیدا بووە با هەیە ئەویش هەیە یعنی نۆکەکارە دروست و بەس خەسارە یعنی بەدەستی باشتر تەندروسترە برینداری ناکات تێکی نادا قەسەڵەکەی جوانترە ئەوە ئەرکەکەی قورسە هەڵگرتنەوەکەی قورسە ئارێ وەڵا قورسە ئەگەر نۆک خواردنێشی زۆر باشە خۆراکی خۆرم زۆریە خۆم بەس هەندی پێوەماندیەبی لەبەرەوەی تامیشی ئەگەر زۆر پێوەماندووبی بینەرانی بەڕێز هەر شتێک زۆر پێوەماندووبی لەو بابەتانە تامی خۆشتر دەبێت جاران بۆ چ شتەکان خۆش بوون خواردنەکان بۆچی خۆش بوون پێوەماندوو دەبووی چکە تەماتەت بەخۆ کرد خیارت بەخۆ کرد هەموو شتت بەخۆ کرد تام و چێژی زیاتر بوو ئێستا بە سندوقا دینیۆمارێ تامی هیچی نەما ئینجا خۆماڵی شوایە خۆماڵیش
وەرێیان جەرێگەم هەڵ بدڕن بەدایە بان و کوشتاری هیچنێ جێژوانمێ لەگەڵ کردی بەرێ پەنێجارە و دووداری بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ماڵی مام حەمەد و پورایشین دەمەوێ زۆر سوپاسان دەکەم دەمەوێ پرسیاریان لێ بکەم سەبارەت بە ئێستا و ژیانی جاران ئەو کاتت باش مام حەمەد باشی بەخێرێ برا باشی ئەحواڵت چۆنە بەخێرێ بەخێراتنی کەناڵەکە دەکەم زۆر سوپاس دەکەم بەڕێزی مەمنون پورایش چۆنی سەرچاوەکان ئەحواڵت چۆنە باشی خۆش بیاخوا سوپاس دەکەم بەڕێزی مەمنون خۆش بیاخوا بەڕێزی مام حەمەد دەمەوێ ئەو پرسیاری لێ بکەم سەبارەت بە ژیانی ئێستا لەگەڵ ژیانی جاران ژیانی ئێستان و ژیانی جاران فەرقی هەیە جاران قەنەعەت هەبوو قەنەعەت هەبوو ئەلعانش قەنەعەت نەخۆ زۆرە پارە ژیان زۆرە زۆر بەس قەنەعەت نەما هەر شتە قەنەعەتیشی تیان نەبی ئەگەر هەموو شەرە چاوات بۆ توبی بەلاش شەتی قەنەعەت کەواتە قەنەعەت بۆ مرۆڤ گرنگە هەلا هەموو شتێکی قەنەعەت لە مار لە دنیا لە ژن و مار لە ئەولاد لە هەر هەموو شتە قەنەعەتت نەبی هیچت بۆ نایە زۆر چاکە باشە مام حەمەد کاتی خۆی وەکو مەسلەی کاری کوشت و کاڵ و ئەو بابەتانە زیاتر چستان کردووە والله وەک کاتی خۆ فەلاعەتی بەگاجۆتان بوو ئای بە مەشینەی بوو داگەن من بەداسێ دەرویەوە بە جەنجەرتان دەکرد زیاتر گەرمنانەکرد جۆ نەکردی کەزن و نیسک نەکردن ئەوەن بەداسێ دەنو بە وەراغانشین جێراکردن لە بناری لە دەشتێشن بە مەشینەی جێراکرد هەرکەکەی قورس بووە ئادی خابینە ئەوجا دەبا کاش ئەوەی مەشینەی نەبا مەشینی بەسا نەبوو دەبا لەو دەشێ ڕشکەکە بێ بشاخی ڕۆژێ دوو کەڕەت پێکران ئەگەری ئازا باسەیەکردن پاشا بوو ئەویش ئێسری هەبا نەخۆکەری هەبا هەردوو بوو کەرێسێک با بخەویش ڕشکە کات کە بۆ داگر هەشتێک دەبا لە تەریسی گەورەت ینی ناخۆش بوو بەگشتی هەرکەکەی لە بەهارە ڕاخەریکە بوون هەتا دوو ماک پاشە ئەتی باشە زۆر هەنجیر خۆشە بوو ئێشتا ناچوینەوە پێم بڵێ بزانم لە خواردنەکان حەزل لە چێ لە خواردنی قەدیم خواردنی قەدیم ئەوەی پولاشێ بۆی ئامادەکردبی ئەزە هەنجینەکانی چه هەبوو هەر ساوار و برنجیش بەکەم هەبوو کاتی خۆی مەقسەد ساوار گەنمە کوتاو ئەیجا ئەوە ساوار هەبوو گەنمە کوتاو بوو کەفتەیە کە نسکی لێنا یعنی ساواری بە تەماتە لێنا بە ترشی ئەگەر لێنا کو یعنی کو گونجابار زەوقەتی لە چی بادا ئەوی عازە کرد باش زۆر چاکە مام حەمەد دەستاوی پورایشێ دەستاوەکەی بۆ ئامادەکردنی خواردنەکان خۆش بوو گلەیت خۆ لێ نەبووە تا چەند خواردنەکان حەز لێ بووە ئەو بەرەو ڕوشە بۆی بێمنەت بوو بێمنەت گلەی لێ نەبووە لە هەندێ پشت بەستە بوو لە خوای بەزار بێ دەستایی خۆش بووە هەنی لە هەموو شتەشی تەوا بوو تەواو هیچ گلەی حەنە گلەیە بوو نەبرێ وڵا پیس بوو نەبرێ وڵا خەراب بوو بێنە وڵا تەمبەر بوو ئەوەی نەبوو لە خوای بە زیاد بێ لە خوای بە زیاد پورایش ئەو خواردنانەی کە ئامادە دەکرد بۆ مام حەمەدی ئەتۆ بۆ خۆت زیاتر حەزت لە کام خواردنانە بوو قسم دەخن و دۆڵمەم دەکردن کفتە و دۆڵمە ساوار و گەنمە کوتاو ساوار بوو کاکە گێمە خواردنێک ئەدی قوڕاوتان کردوویەوە خوایشن دەکرد قوڕاو بەڵێ ئەدی باشە بەڵێ مزەورە زەورەشن دەکرد تەماتێ مزەورە مزگەورەنا مزگەورە زاوە مزەورە ئەخوارێ مزگەورە ئەوە ئەمە ناڵم مست گەورە ئەمە دەڵم مزەورەوە پورایش تێگەیشت ئەوەختا تەمات سما خۆشتن دەکرد ئەو مزەورەیە بە سڵقی دەکرا سڵقەکە هەندێک جار تاڵ دەردەچوو خواردنەکەی ناخۆش نەدەکرد ئەگەر خۆت بنەکە زۆرترش نەکرد بەنا
خواردنەی خۆش بوو بەڵێ هەرێ وەڵا خۆش بوو بە سماقی خۆماڵی و بەڵێ. ئاوە تەماتە و بەڵێ. برنج وەنیا هەرێ وەڵا بریزم تێدا کردو ئەوانە پێ دەکەن تەماتان تێدا کردو ئەدی کاکە عادی ترخێنە پورایش وەڵای من تەرخێنە نەکرد ترخێنە نەکردە لێرە والله. لێرە لەو ناوچەی کەمتر کراوە نا وەڵا ئەمە هەر نەکردو خێنێ کەم بوو کەم بوو کەم ئەما نەمابوو نا لێرە زیاتر لەو ناوچەی زیاتر سەدا هەبوو جەبەرانە برێن لە تەمەنی وێ ئەو شتانە نەبوو طبعا ئێستا مەسلەی جیابوونەوەی ئەو کچوو کوڕانی کە تازە هاوسەرگیری دەکەن بەڵێ. زۆر لێک زیادە بنەوە تۆ پێت وایە هۆکارەکەی چییە؟ نەخۆ دنیا ئەتێرە دنیا ئەتێرە دنیا ئەپێش کەوتۆرە بۆ چۆ دەکەن زارن حالمی بە دوسە ڕۆژای نانەگنەوە بخوا الحان جوێنێ جەرگی خۆ یان ئێستا من لە تۆ تێگەیشتم مەبەستەوەیە لە تێری وا دەکەن ئەرێ وڵای دەتێنیەوە دەکەن لە تێری وا دەکەن ئێمام حەمەد نەوە لازانی لەسەر چییە قسە لە سەنگ پیاوان نەما بەڵێ بە کوردی قسە لە دەست ئافرەت و کوڕیدا کچی تازە گەیتێ کوری تازە گەیتێ عقلیان بە هیچ ناشکێ یعنی قسە لە سەنگ پیاوی نەما لە سەنگ داک و بابان نەمایە هەتا هێوارێ داک و باب هەر پەرن ئەوە نایخوا برا گەورە نەمایە ڕندێسپی نەما باپیر نەمایە ئەوە هەر هەمووی تەخت کرا ڕاستە یعنی ئەوە هۆکارە ئەوە هۆکاری وان نینە ئەلعانەکانی کوڕ و کچ پێک رازی نەبن هەتا هێوارێ کابرا لێرە کچ بە ئارەزوی خۆ ئالەتو خواستی و خوشکی خواستی و ئەلعانج بە ئارەزوی خۆ تەلاقێدا ئەگەر ئەگەر قسەرەکن گەورە ماوان و داک و بابمانەوە گەورە مابان ئەو ڕێنمایی دەکرێت بۆشگاری دەکرێت وایە زۆر ئەلعاتە هێوارێ داک و بابەوە بەش بڕێن ئارێن وەمەکە وەمەکە ئەڵێ نامووی زاران پرس بە پیاوان بوو ئەلعانی شوە نەما ئەلعان لە باتی ئێستا بە بۆ چوونی بە بۆ چوونی تو پرس بۆ چییە؟ ئەزانی چۆنە جارا پیاو داعانیشت لە مەجلیسێ ئەلعان دەبی سەرۆ بندانیشی لەسەر سەری خونش هەوارکە بۆ هۆکارەکەی بۆ بۆ هیچی بەدەست نییە بەداخەوە هیچی بەدەست نییە باشە ئەگەر هیچی بەدەست نەکردوەکەوا ئەگەر هیچ بەدەست بە ئەو جودابان ئەو هاوسەرگیرە ئەوە زۆر نابوو لە حالم جارا خواخوای بوو ژنە چێ مسکەوی ژن تەلاقدان هەر نەبوو ئەگەر پێدا بوو جاران خەڵک خواخوای بژنێکی دەستکەوێت هەرەوەڵا ئەگەر خوانەکەران ژن ئەگەر لەکن پیاوی دانەژمان لەخۆ ژن نەبوو بە ئارەزوو تەلاق دێت باشە مام حەمەدجان لە کۆتاییدا من پرسیارێک لێ دەکەم بۆی زۆر ماندووتان نەکەم ئامۆژگاریتان چێ بۆ ئەوانەی کە تازە هاوسەرگیری دەکەن ینی تازە ژیانی هاوسەرگیری پێک دێنێ ئامۆژگاریتان ئامۆژگاری ئەوەیە یەکەمەوە چ کوڕە و چ کچە لە ئەمرێ داک و بابان نەسە دەرێ لە قسەی داک و بابیان لە قسەی داک و بابان چونکو لەبەرچی داک و بابان ئاخر بەشتە کەشکێ بەڵا ئەوان ئێوە هەر نێرە بدۆشەیە ئایان ینی لەسەر شتی ئاسایی بەسیط ئەوان هەر نزانێت چ هەرێ نێرە بدۆشە بەنا ئەوەی کە داک و بابەزانن لێکە دەنەوە ئەو نزانی هەتا هێوارێ برێ وە ناوها ئەو لای کوڕم یا کچم ئەرێ ناوا بە ئەوە سپەی ماوە شەپی وەڵا تەلاقی دەم ئێ بابە بۆ تەلاقی دەژن بە ئارزوو خوێنە ژنت کچم بە ئارزوو خۆت مێت بە کابرای کردیا
سڵاو بینەرانی بەڕێز خۆشەویست لە سەیرانگای سەدەی سەرچاوین بێگومان ڕۆژانی پێنجشەممە و هەینی خەڵکانێک بە مەبەستی گەشتکردن سەردانی سەیرانگاکە دەکەن بەدەرلەوە چەندین بووک و زاوا سەردانی سەیرانگاکە دەکەن لە نزیکەوە ئەم بووک و زاوایە دەدوێنین بابزانین تا چەند دڵخۆشن لەو ڕۆژەدا لەگەڵمان بن. سلام علیکم. باشن ئەحواڵتان زۆر چاکە بەڕێزن سەرەتا پیرۆزبایتانی دەکەین بەنای بەرنامەکەمانەوە بەڕێزن چۆن بوو ئێرەتان هەڵبژارد؟ ئەو منتیقەیەکی خۆشە ڕاستی ینی خەڵکانێک هەتا بگرە لە شوێنی دووریش ئێرە هەڵدەبژێرن بەڵێ بۆ حکمەوەی کاوێکی سازگاری هەیە شوێنێکی لەبارە بۆ گەشتیار ڕۆژتانە خەڵک زۆر دێتەوە منتیقی چونکە منتیقێکی بەڕاست تا بڵێن خۆشە ڕاستە وایە باشە پێم بڵێت تا چەند لەم ڕۆژەدا دڵخۆشی وەڵی جا هەموو کەس لەو ڕۆژێدا ڕۆژێکی تایبەتە بۆ هەرچی ئەو کەسێک کە دەچێتەوە قەفەسی زێڕینەوە یعنی دڵی زۆر خۆشە ینی بەزی ڕۆژێکی تایبەتە ڕۆژێکی قەت لە نەکراوە دەمەوێت پرسیار لێ بکەم بۆ خۆت حەزت لە چه خواردنێکە؟ خواردن هەڵا بەس دۆڵمەی لێ دەرچێ من خواردنان دەخۆم بەس دۆڵمەی لێ دەرچێ کەواتە لێ ئێستاوە بووکەخان نابێت دۆڵمت بۆ ئامادە بووکەخان لێ ئێستاوە بزانە دەڵێ حەزم لە دۆڵمە نییە وریا بە دۆڵمەی بۆ ئامادەمەکەوە باشە زیاتر حەزت لە چییە؟ وەڵا جازم لە بریانی و کفتە و زیاتر شتی کوردەواری ئەمە شەوەمان دەوێت بینەرانی بەڕێز کاچی زاوا زیاتر حەزی لە خواردنی کوردەواریە کفتە وەنیا سەر و پێ قوڕا و ئەی ترخێنە ترخێنەش خۆشە دۆ کەشک و دۆینەوەوانە کەشک بڕ هەر زۆر خۆشە داندۆکیش زۆر هەموو تایبەت زۆر باشە ئێمە زیاتر لە کاتان ناگرین هیوای سەرکەوتن و سەرفرازستان بۆ دەخوازین هیوادارین هەمیشە تەندروست باش و پێکەوە بیر و خەڕۆ بن بەڕێز سەرچاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە گەشتیاری سەدەی سەرچاوە دەڵێن ماسیەکی زۆر تایبەت هەیە لێرە ئەو بەڕێزانە وابزانم سڵاوتان لەبێ با یەکزاری چاکچۆنیە لەگەڵ بکەمە و کاتان باش تۆ چۆنی کاکە پێم بڵێن لێرە ئێوە ئایدی چین؟ ماسی لەت دەکەین دایدێنین لەسەر تێلەکە دایدێنین بۆ وەستاکەی دێبین دەیبرژێنێ ئەی وەستا لەکوێیە؟ وەستاهین ماسی دەبرژێنێ لەو بەریە بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ وەستا دەکەین لەگەڵماندا سڵاو لێبێ وەستای بەڕێز ئەحواڵت چۆنە؟ باشی ئێوە چۆن باش بەڕێزی مەمنون سەرچاو ناوی بەڕێز من وەستا زێدان وەستا زێدان بەڵێ بێگومان زێدان یەکێک بوو لە باشنی یاریزانەکان وایە یاریەکان بینیوە زۆر تابعام دەکەن باشە زۆر چاکە بیستم دەڵێن لێرە ماسیەکی زۆر خۆش ئامادە دەکرێت پێم بڵێ ئێوە کام جۆری ماسی ئامادە دەکەن و ئەو خەڵکانی دێنێرە داوای کام جۆری ماسی دەکەن
ئەمە دوو جۆر ماسیمانە ماسی سەلەمونمان هەیە و لەگە ماسی کاربی خۆمانە و ماسی سەر و چاوەیە ماسەکەی خۆمان ئەوەی خۆمان چەورە ئەوەی سەلەمونەکە لە ئێران ڕادێنێت بێگومان سەلەمونێکە لەو مەسەلێکە سوودی زۆرە تایبەتە بەڵێ زۆر کار بوو سەلەمونمان هەیە بڵێ ئەو خەڵکی کە دێتە ئێرە داوای کامیان دەکات وڵایی بە زۆری کاربەکەیە چکو کاربەکەی خۆمان کارپی سەر و چاوە تەڕە ماسێشی زۆر ینی خۆش و تەڕانی چەورە هەلێر لە بەڵێ هەر حوزی سەر و چاوەیە بەڵێ زۆر باشە باشە ئێوە ئەو ماسێت چۆن ئامادە دەکەن واتە شێوازی ئامادەکە ئێمە جیراوای خۆمان هەیە تایبەت بە خۆمانە تەقریبی هەژ زۆرش تێ دەکەین بەڵێ بەڵێ تێکەڵی لە ماسێکە ئەدەین بڵێ باشە لێرە دارە خەڵوزەوە بەڵێ هەمووی خەڵوزە باشە ئەگەر بمانەوێت ماسێک بەڕۆن بەڵێ کام ماسی خۆشتە سەلەمونەکەیان ئەمە کاربەکەی خۆمان بۆ ڕۆن نابێ سەلەمونەکە بۆ ڕۆن باشە چووک و خۆی وشکە لە ناو ڕۆنەکەش تۆزەک چەوریەکە بەس ئەوە خۆی زۆر چەورە کە زۆر چەورە بۆ ڕۆن تۆزێک ئەوە دەبێت نابێت بۆ ڕۆن نابێت بۆ خەڵوزە تایبەتە بۆ ئاگر بەس سەلەمونەکە بۆ بەڵێ ڕۆنەکە بەڵێ باشە زۆر چاکات لێرە ئەو خەڵکی کە دێتە ئێرە نەبەستن دەمەوێت زیاتر لەوە دڵنیا بمەوە زیاتر دەیانەوێ تامی ماسیەکە ترش بێ مەقسەد هەیە دەیەوێ ئاویلی بۆی پێداکە هەیە دەیەوێت سرکەی پێداکە ئێوە چی بۆ ئەمە مشتری کە هات بۆ لامان چۆنی حەز دەبێت ئەوە بۆ ئامادە دەکەین ئیوە زۆر داوای ترش دەبێت ینی ماسی زۆر ترش بێت ئەسەز مشتریە چۆنی بێ ئەوەی بۆ حەز دەکەیت باشە زۆر چاکە لێرە ئێوە کاتژمێر چەند بۆ چەند لێرە ماسی ئامادەیە ئێرە 24 ساعت کراوەیە بەس لە سەعات 4ەوە ماسی دەبرژێنین هەتا 12 شەو یعنی لە کاتژمێر 4ەوە تا 12 شەو ئەمە دەیبرژێن بەڵێ باشە جگە لە ماسی کەبابمان هەیە تکەمان هەیە بەڵێ بەڵێ کەباب تکە کەبابەکە بەکام گۆشتە هەر گۆشتی سەر و چاوەیە و بەناوبانیشە گۆشت سەر و چاوە گۆشتی بەرخە بەڵێ بەرخە باشە تا چەند لێرە خەڵک داوای کەباب دەکات وڵایی کەباب خەڵک زۆر دەیانی بۆ تابیلی زۆرە کەبابیش بەڵێ ئەوەی زۆرە بەڵێ ئەوە جگە لە تکەوە ئەو بابەت کەوشتمان هەیە بەڵێشمان هەیە وەڵاهی وەستای کەمان هەیە خۆمەوە تەقریبی 10 ساڵە هەر وەسای ماسیمە بەڵێ کەواتە لێرەدا بۆمان دەردەکەوێت کە ماسی کارب زۆر تامی خۆشتە لە سەلەمونەکە بەڵام سەلەمونەکە بەسووترە بۆ لایانی تەندروستی وایە زۆر باشە کاک ئۆستاز زێدان پێمان بڵێت تۆ ماسی برژاندن لە شوێ فێر بوویت من سەرەتا کە فێری وەسای ماسی برژاندن بووم لە بەعرەکان لەدەم بەعر فێر بووم لە کەس فێر نەبووی لەدەم بەعر فێر بووم بێگومان بینەرانی بەڕێز خۆشەویست ماسی برژاندن لە دم بەحرەکان واتە لە قەراغ بەحرەکان تام و چێژێکی خۆیە هەم تامی ماسیەکە هەم چێژێکی هەیە بۆیە داواتان لێ دەکەم هەر کەسێک هات بۆ گەشتیاری سەدەی سەر و چاوە سەردانی وەستا زێدان بکە و ماسیەکە تاقی بکاتەوە وەک بۆ خۆت وتت تاقیکردنەوە باشترین بەڵگەیە بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرە داهاتینە کۆتایی ئەم جارەی بەرنامەکەمان تا بەرنامەیەکی کار شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ